بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە زنجیرە ئەڵقەیەکی زۆر تایبەت لە خزمەتی بەڕێز و خۆشەویستا دەست پێەکەین. ئەم زنجیرە ئەڵقەیە ئینشاءڵڵا بە چەند ئەڵقەیەک کۆتایی دێت و لە ئەڵقەی یەکەم کە ئەم شەو پێشکەشتان یەکەین کە باسەکانی یاخود سەرباسی نزیک بوونەوە لە مردن. دیاردەیەکی جیهانیە. باسی نزیک بوونەوە لە مردن دیاردەیەکی جیهانیە و ئەزمونێکە زۆرێک لە مرۆڤەکان پیادەیان کردووە. لە دێر زەمانەوە لەوەتی مرۆڤ هەیە هەتاوەکو ئێستا. ئەوەندەی نووسرا بێت و باس کرابێت لە کتێبی مێژوویەکان و لە مێژووی ئیسلامیەکانیشا، هەروک یەکێک لە کتێبەکان کە کتێبی زانای گەورەی ئیسلام ئیبن ئەبی دونیایە کە ئەو باسی کتێبێکی تایبەتی لەسەر ئەم باسە هەیە و زۆرێک ئاەت و ئاماژەی گرنگ دەربارەی ئەم باسە ئێمە باسی لەکەین و قسەی لەسەرەکەین. حەزەکەم شەو پێتان بڵێم خۆشەویستان کە ئەم باسە من ماوەی 3 ساڵە متابعەم هەیە بۆ ئەم باسە لە خوێندنەوە و لە سیرکردنی ڤیدۆکان کە لە وڵاتە جیهانیەکان و یاخود لە ڕۆژ ئاوایە ئەم باس و خواسە گرنگە بۆتە باس و خواسی ناوەندە زانستیەکان و بەتایبەتی ناوەندە پزیشکیەکان. ئینشاءڵڵا ئازیزانم لە ئەم زنجیرە ئەڵقە و لەم زنجیرە باسەیە پشت بەخوای گەورە بە تەواوەتی باس و خواسەکانمان لەسەر نزیک بوونەوە لە مردن پێشکەش بێ بە ڕێز و خۆشەویستەکەین و زۆرێک لە نمونونەکانی وڵاتی خۆمان و نمونە جیهانیەکانتان پێشکەشەکەین. هەر ئەوەندەتان پێڵێم لەم سەرەتایە کە 13 ملیۆن کەس لە ئەمریکا ئەم دیاردەیی بینیوە و ئەم ئەزمونەی کردو و چیرۆک و باسی نووسراوە لە ناوەندە ڕسمیەکانە کە ناوەندی تایبەتیان هەیە بە باسەکانی نزیک بوونەوە لە مردن، یاخود پێوترێک گەڕانەوە لە مردن، یاخود نزیک بوونەوە لە مردن و کۆمەڵێک ئەزمموی زۆر هەیە کە ئینشاڵڵا نمونونەکانیتان پێشکەشەکەین لە کوردستانی خۆمان و لە دەرەوەی کوردستانیش پشت بەخوای گەورە. فەرمونون ئەڵقەی ئەم شەومان. ئەزمموی نزیک بوونەوە لە مردن، یاخود الاقتراب من الموت، یاخود الرجوع من الموت کە گەڕانەوە لە مردن دەکات. بۆنکردن و نزیکیەکی تەواوە لە مردن، بەڵام مردن نییە. ئەم ئەزممونە دیاردەیەکی جیهانیە و پەیوەست نییە بەکات و شوێنەوە. ئەزممونێکە لەگەڵ دروستبوونی مرۆڤ لەدایک بووە. ڕای زۆر و جیاواز لەم ئەزممونەوە دەئاڵێت، بەڵام ئەوانەی ئەزممونەکەیان بینیوە زۆرینیان بە دیاردەیەکی ڕۆحی دوور لە بنیادی جەستە دەیبینن. دیاردەکە شیکار دەخوازێت، نەفیکردن ناخوازێت لە بەر دووبارەبوونەوەی لەلایەن دەیان ملیۆن مرۆڤەوە. واتە ناوترێت ڕووی نەداوە. دیاردەکە لەو دیاردە زۆر سەیرانەیە کە زانست لە بەردەمیا دەستەوسانە و هەتا ئێستا نەی سەلماندووە. لە هەمان کاتیشدا لەبەر زۆری ئەوانەی بینیویانە و بوونی بەڵگەی سەلماندنی لەلایەن زانست بێدەنگی هەڵبژاردووە بۆی ڕوون نەبۆتەوە، یاخود شیکارێک کە تایبەتە بە مادی و فیزیکی بۆ ئەم دیاردەیی دەکات. ئەزممونەکە بەوە دەست پێکات کە کەسەکە بە هۆی ڕووداوێکەوە بێهۆشە بێت و مێشک کارەکانی خامۆشە بێت و ڕۆح لە جەستە دوور دەکەوێتەوە و لە جەستەی فیزیایی دەرباز دەبێت و هەست بەوە دەکات وەعی و ڕۆحێکی باڵای ئەوە و لە خوارەوە جەستە گرنگیەکی نییە. وردە بۆی ڕوونەبێتەوە کە خۆی وەک تەیف و نورێکی نەبینراوی لێدێت لە پێشچاوی خەڵکانی نەمردوو. دوای تێڕامانێکی خەڵکی و خۆی و جەستەی ڕاکشاوی ئیتر بەرەو سەرەوە و جیهانێک ڕوا کە ئەگەر نەگەیتە ئەو حاڵەتەی ئەویتیایە ناتوانرێ ببینرێت و لێی تێبگەیت. هەرچەندە ئەم کەسە مێشک و هەستەوەرەکانی بێکار کەوتون و
چاو بینین و بیستن و هیچ قەڵم ڕەویەکی جارانی لە پێش چاوان نەماوە کەچی لە هەمان کاتدا ئەم کەسە بێهۆشە بە تەواوی بە ئاگایە لە هەموو وتە و جوڵە و تەنانەت بیرکردنەوەی دەوروبەری و لە دواییشدا کە هۆشی دێتەوە هەمووی دەگێڕێتەوە. ئەم دیاردەیە زاناکانی تووشی سەرسامی کردووە. بەسەرهاتەکان دەیان هەزاری لێ نووسراوەتەوە و بە ڤیدۆ تۆمار کراون. جیاوازی بینینەکان و قۆناغەکانی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە، هەرچەندە لای زۆرینە زۆر نزیکە لە یەکتر. ئەم ئەزمونە تایبەت نییە تەنها بەوانەی کە باگراوندێکی دینیان هەیە، هەتا ڕنگدانەوەی ئەوە بێت و بیبیننەوە. دەبینین هەندێک لە مولحید و بێدینەکانیش بینیویانە و گێڕاویانەتەوە. کاریگەری ئەرێنی لەسەر زۆر بەشیان هەبووە. چرکەسانەتی مردن بۆ هەندێک زۆر بە ئازارە، بۆ هەندێکیش زۆر بە چێژە. ئەوەی تێبینیە کرێت لەم دیاردەیە زۆرینەی هەر زۆری ئەوانەی کە ئەم دیاردەیان بینیوە مردن چێژدار بووە، نەکەوەی کە ئازاریان پێ بگەێنێت، ئیلا لە حاڵەتێکە نەبێت کە ئەوانەی کە ئینتیحارەکەن و خۆیانە کوژن، یا ئەو کەسانەی کە باوەڕیان بەخوای گەورە نییە و بەناونیشانی مولحیدن، یاخود ئەوانەی کە خراپەکارن. مادام ئەزمونێکی ئینسانیە، ناکرێت شیکاری بۆ نەکرێت، ناکرێت نەفی بکرێت، ناکرێت قسەی لەسەر نەکرێت. باس نەکردنی ئەم دیاردەیە بە قازانجی ئیلحادە، نەک بە قازانجی ئیمان. ڕەنگە مۆڵەتدانی ئەم دیاردەیە و بینینی لەلایەن پەروەردگارەوە سەرەتاتکێک بێت بۆ شەرەزابوون لە نزیک بوونەوە لە بەرزەخ، بەڵام بەرزەخ نییە. پرۆفیسۆر هوارد ستۆرم کە مامۆستایەکی ناسراوی ئەمریکیە و لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو هۆکارەکانی ڕاگەاندن بەو بەسەرهاتەی کە لە مردن گەڕایەوە سەرقاڵ بوون. دکتۆر هوارد زانایەکی بێباوەڕ واتە مولحید بوو. لە گەشتێکە لەگەڵ قوتابیەکانی زانکۆدا تووشی ئازارێکی کتوپڕ بوو کە دەست بەجێ بێهۆشی خست و گەیاندیانە نەخۆشخانە و بە پێویستیان زانی نەشتەرگەری بۆ بکرێت. دکتۆر هوارد دەڵێت دەست بەجێ خۆم بینیەوە وەکەوەی هیچ ڕووی نەدابێت. هەستامەوە و هەستم بە چالاکی و گەرم و گوڕیەکی زۆر سیر کرد. دیارە ئەم دیاردەیە وەک دیاردەیەکی ڕۆحی سیرەکات، چکە جەستەی لە بەردەستی دکتۆرەکانە بووە. دەڵێت و توێژم لەگەڵ ئەندامانی خێزانەکەمە کرد کە لە دەورم بوون، بەڵام هیچ کەسیان گوێی بۆ نەگرتم و وەڵامیان نەدامەوە، هەتا هەستم کرد شتێک ڕوویاوە. گوێم لێبوو دەنگێکی زۆر سیر بانکیە کردم لە دەرگای ژوورەکەیا بوو، ئەو شوێنەی کە چارەسەریان بۆ دەکردم. شوێنی دەنگەکەم دۆزیەوە. دەبینم کەسێکە جلی ڕەشی لەبەرایە و زۆر تووڕە دیارە و بەزەییم پێوە نەبینی. سەیری ئەندامانی خێزانەکەم و پزیشک و کارمەندەکانی تەندروستیم کرد، کەسیان سەرنجیان نەدایە ئەو سەرتاپاڕەشە. گرتمی و زیاتر دەستی تند کرد و وردە عەزیەت و ئازاری دام و بردمی. بەڕاڕەوێکە ئەی بردم کۆتایی نەبوو. زۆر بە زەحمەت توانیم بپرسم تۆ چیت و چیت لە منەوێت؟ وەڵامی دامەوە من دەتناسم و بە تایبەتی بۆ تۆ هاتووم و چاوەڕوانی ئەم ڕۆژەش زۆری خایان، هەتا ئەوە بوو لێدان و سزای دەست پێ کرد و زۆر ناڕەحەت بووم. اینجا دەنگێکم بیست، پێی دەوتم ناوی ئەڵڵا بێنە، ئیمان بهێنە، کە ناوی خوام هێنا و هاوارم بۆ خوا برد، هەموو بوونەوەرە ترسناکەکان گۆڕان و جیهانێکی زۆر جوانم بۆ دروست بوو. ئیتر چاوم کردەوە و گەڕامەوە بۆ دنیا. دکتۆر هوارد دوای ئەوە بوو بە زانایەکی خواناس و بەسەرهاتەکەی لە کەناڵەکان دەگێڕێتەوە و باوەڕی بەخوا و قیامەت و بەهەشت و دۆزەخ بۆ بە یەقینی و گەیشتە دڵنیایی لە ژیانیا. دنیا بەبێ ئیستیغفار و تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا زۆر ترسناکە. ئیکۆیەک کە بۆ دڵ دەگیرێت، دەنگی ماتۆڕ و مانۆڕێکی گەورەی بەهێزت پیشانەدات و پێتەڵێت سویچی کارکردنم بەدەستی خۆم نییە، هەرگیز
لە چاڵەکانی گۆڕەوە بۆ بەرزەخ مەڕوانن، سەر هەڵبڕن، ڕازێکی ناسک لە هەورەکان وەربگرن، وەختێ ڕۆحێک سەر دەکەوێت.